بەناوی خوای بەخشەندەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە دەرفەتێکی دیکە و لە ئەڵلقەیەکی نوێی جێکەوتە بە خزمەتەوەی خۆشەویست دەکەمەوە. بابەتی ئەم جارەمان ئەچێکە لە بابەتە زۆر گرنگەکان، ئەچێکە لەو بابەتانەی کە زۆر پەیوەستە بە ژیانی ئینسانی ئێمەوە، واتە لە کای خێزان و بیگرە تاکو و تەواوی دامەزراوەکانی دەوڵەت و شێوازی حکومڕانی. وەم بابەتە چکە لەو بابەتانی کە بۆیە بە گرنگدا ئەندرێت لەبەروی کە وەکووتێم زۆر پێیوەستە بە ژیانەوە، ینی مامەڵە لەگەڵ ژیانی عملی لەگەڵ ژیانی باوەڵین کردەیەکە. ئێمەمانەوە ئەم جارە باس لە بابەتی بەڕێوەبردن بکەین. تەوان کاڵین بەڕێوەبردن وەکو وتم بەڕێوەبردن لە یەکەیەکی بچووکی خێزانی و دەست پێکا تاکو و جۆری ئیدارەکردن لەگەڵ هاوڕێکان و هەروەها تێکەڵ بە دامەزراوە و بابەتەکانی حکومڕانیە بێت. تەوان من سەرەتا پرسیاریەوە کەم کە دامەزراوە چییە؟ ینی چییە؟ ئێمە مەتەڵێکە یاخود شتێک ئێمە بابەتێکە دەکرێت من شتێکی زۆر بەرجەستە و شتێکی زۆر دیاریکراوە بێ و دوایی باس لەوەکەین کە دامەزراوەی سەرکەوتوو چی زەمانەتێکە و لەناو دامەزراوەکانیشا باس لە بینەکەین، باس لە کارمەند دەکەین، باس لەو کەساناکەن کە دامەزراوەکان بەڕێوابن. بابەتگەلێکی زۆر ئاوچێشە و دڵنیام لەوەی کە بابەتێکە بێت کە بۆ ئێوە جێگای سوود دەبێ. قسەیەکی یەکێک لە فەیلسوفەکان هەیە کاڵێ باڵندە کە نەیتوانی لە قەفەس بفڕێ ئەو کاتە بە قەفەزەڵە چارەنووس. بۆیە ئێمە ناکرێت مرۆڤێک بین کە لەناو قەفەزا بین بە قەفەز ڕازی بین، بەکو مرۆڤگەلێکین کە دەکرێت مەسەلەن بۆ نمونە لە دەرەوەی قەفەز هەم بخوێنین هەم با بڵێن باڵەفڕی خۆمان بکەین. ئەم بابەتە بە میوانداری زۆر بە ڕێز و خۆشەویست مامۆستا ئاکام عومەر عەلی کە جەنابی ڕاوێژکارە لە بواری پەرەپێدانی دامەزراوەکان، جەنابی لە شاری هەولێرەوە هاتووە، میوانی جێکەوتۆ و میوانی ئێوەی خۆشەویستە بە ناوی خۆشم و بە ناویەشەوە بە خێراتنێکە مامۆستا ئاکام یاخوا بەخێر بی سوپاست دەکەین کە بۆ بەرنامەکەمان ئامادە بوویت. من سوپاسی ئەوەکەم زۆر مەمنونم، دەستی ئێوەش خۆش بێ. سوپاس دەکەین. داری باش، دەستان خۆش. مامۆستا با لە پرسیارێکی زۆر سادە و دەست پێ بکەین. تەمان ئێمە قسە لەسەر معریفەی بەڕێوەبردنەکەین، زانستی بەڕێوەبردنەکەین، بەڵام تەمان کە ئێماڵی بەڕێوەبردن ئەبێ شتێک بێ بەڕێوە بەرین یەکسەر ئەچین بۆ سەر دامەزراوە یاخود با بڵێن بۆ سەر دەستگا بۆ سەر هەر شتێککە ناوێنیت. دامەزراوە چییە؟ ینی لە چی پێگێت؟ جارێکتر سوپاس بۆ میوانداریە. دامەزراوە چوارچێوەیەکە چوار ڕەگەز بەیەکەوە کۆ ئەکاتەوە بۆ ئەوەی پرۆسەیەکی کارکردن ئەنجام بدرێ. بەڵام دامەزراوەی بوون جیاوازە، ئەگە دوای ویست پرسیارت هەبوو من ئەوە زیاتر بۆ باسەکەم. چوار ڕەگەزەکە بریتین لە سەرمایە، لە سیستەم، لە مەتریال کەرەستە و پێداویستی و لە مرۆڤ. ڕەسمال دەبێت سەرچاوێکی دارایی هەبێ یان سەرمایەک هەبێ بۆی دامەزراوەکەی پێ دروست کرابێ. کەرەستە و پێداویستەکان کۆمپیوتەرە، بینایە، باڵەخانەیە، سیارەیە، هەموو ئەوانە کەرەستە و پێداویستی. سیستەمە ستایل و فۆرم و دەستوری ئەو مؤسسەیە چۆنە، جاروەهەیە نووسراوە جاروەهەیە نەنووسراوە. گرنگترینیان مرۆڤەکانن، مرۆڤەکانی ناو ئەو دامەزراوەیە چۆن ئەو ئەرکانە بەڕێوە بن. هەر یەک لەوانە کە لەسەری بوەستین کۆمەڵێک تێبینی و ملاحەزاتی گرنگ هەیە و لە شیکردنەوەیانە بۆ دەرەکەوێ بۆچی ئەم دامەزراوەیە ناتوانێت بگاتە ئەو ئامانجەی کە بۆی دروست بووە. ئەفونکەی ئەگەر دامەزراوە کە قازانجویست بێ یا قاز نەویست بێ هەردووچیان هەمان فۆرمیان لەسەر جێبەجێ بێ. باشە، ئێمە چۆن دامەزراوەیەکی سەرکەوتوو بناسیینەوە؟ ینی تۆ مەسەلەن بۆ نمونە باست لە کۆمەڵێک هۆکار کرد کە یان خۆ کۆمەڵێک بنەما کرد، بەڵام ئێمە بینین ئێمە دێنە ناو دامەزراوەیەکە و سەرەکەی ناوی دامەزراوەیە و هەیکلێتێکی هەیە و بینایەکی هەیە و بەڵام چۆن بزانی کەم دامەزراوەیەکی سەرکەوتووە؟ یەکێک لە وشانی کە من دەیکەم ئەسیستمەندی دەکەم بۆ دامەزراوەکان، واتە من ئەبێ بچەم و دامەزراوە بزانم لە چۆدا لیکی هەیە، لە چۆدا هەڵە و خەلەلی تایە. من بەشتی زۆر بەسیط ئەزانم دامەزراوەکە خەلەلی هەیە. یعنی مەسەن چۆن دکتۆرێک کە زۆر شارەزا بووە
نەخۆشەکەی دێتە ژوورەوە ئەزانی ئەم نەخۆشە 1970 نەخۆشیەکەی چییە ئەوەندە ورد بووتەوە دامەزراوەی بوون المؤسساتیە کۆمەڵێک پێوەری هەیە و بەشی زۆری ئەو پێوەرانە لە ناو دامەزراوەکانی ئێمەیان نین ئێمە دامەزراوەکانی ئێمە وەکو فیزیکەڵی دامەزراوان چوارچێوەیەکە بینایەکی زۆر جوانە سیارە و کۆمپیوتەر و شتانە هەمووی هەیە مرۆڤیتایە بەڵام دامەزراوەی نییە بەوەی کە پێوەرە ئەساسیەکانی تێدا جێگیر نەبووە لەبەرەوە دەبینی زۆربیان لێکەچن یعنی مەسەن زۆربەی بەنزیخانەکان هەمان معاناتیان هەیە زۆربەی سوپەرمارکێتەکان هەمان شت بۆ دووبارە بێتەوە زۆربەی مستەشفاکان ینی دامەزراوە توبیەکان هەمان لێکەچن چونکە هەمان فۆرم ئیدارەیانەکە و بەڕێوانە بە و هەمان گرفت نقل بێتەوە تۆ تەجروبەیەکە کردو تەجروبەکەت بە باش و خراپە من کۆپی پێستم کردو و وەکو تۆ دروستم کردێتەوە دامەزراوەی بوون من نیستێک پێوەرێکی زۆر ئاسان بباسەکە لە دامەزراوە چۆن بڕیار دروستە بێ ئەمە یەکێک لە پێوەرە سەرچیەکانە بۆی بزانین ئەمە دامەزراوەیە یان هەر دامەزراوەیەکی ئاساییە من لە بواری بزنسە ئەڵێم کۆمەڵێک کەسابەت هەیە و چەند دامەزراوەیەک هەیە دامەزراوەکان زۆر کە من ئەوانەی لە بواری بزنسە لە کەرتی تایبەتە خەریکی ئاراستەکردنی ئیقتصادی ئەم وڵاتن ئەوەی کە کەسابەتە پارە دێ پارە دەڕۆ و قازانجەکە و دەوڵەمەندە شەبێ و تووشی مەتەباتی گەورەشە بێ بەڵام بەڕاستی کەسابەتە هیچ پێوەرێکی دامەزراوەی بوونی تێدا نییە بۆ نمونە وەکو باسم کرد مەطبەخی قەرار لە دامەزراوەکانە چۆنە ئایا ئەو پرسیارە کە زۆر جار کارمەند دەیکە یان با بڵێن ئەو تێرمە چەند جار بیستوتە کارمەندەکە دەڵێ ئەم کاتانە مەڕۆ بۆ لای مدیر میزاجی نییە کەواتە بڕیار لەم مؤسسەیە میزاجی مدیر قەرارە دەتیایە وانە زۆر جار تۆ دراسەیەکی زۆر باشت بۆ بابەتێک کردووە داتای زۆر باشت کۆ کردوێتەوە ئەو داتایانە نابێتە بنەما بۆ دەرکردنی بڕیارێک زۆر جار دامەزراوەکە خۆی دێ فیدباک وەرەگرێ واتە هەڵسەنگاندن بۆ تیمەکەیەکە بەڵام ئەو هەڵسەنگاندن نابێتە بنەما بۆی هەندێک بڕیاری باش بدات کارمەندە باشەکان بەرەو پێش بچن کارمەندە لاوازەکان یعنی ئیجرئاتیان لەگەڵا بکرێ کەواتە لەم دامەزراوەیە مەطبەخی بڕیار نییە پێوەرێکی تر بباسەکەم لە هەر شوێنێکدا لە هەر دامەزراوەیەکدا پێویست بەوە هەبوو سیمبولێک لەو دامەزراوەیە بناسی یان دامەزراوەکە بەهۆی سیمبولەکەەوە ناسرا ئەو شوێنە دامەزراوەی بوونی تێدا نییە واتە ڕەمزی بوون لە شوێنی خەدەمات و خزمەتگوزاریەکانە ئێستا ئێمە چێمان ئەزانین خاوەنی گۆگڵ چێە هیچیشمان پێ نییە بزانین چیە بۆ سێرڤزەکەی هەومان تێرەکە پێویستمان بەوە نییە سیمبولێکی تێدا بناسین پێویستمان بەوە نییە بزانین چێ خاوەنی ئەمەزۆنە ئەو سێرڤزەی ئەمەزۆن ئەداتێ هەومان ئیشباعەکە بەڵام ئەو کاتێ سێرڤز وەکو پێویست نییە تو دایم پێویست بە واستەیەکە لەو شوێنەیە بیکەی سیمبولێک لێ بناسی بۆی کە چوی سێرڤزەکەت باشی بۆ بکەن کەواتە ئەوە دامەزراوەی بوون نییە باش بەس ئوستاز ینی من حەزەکەم باسی خۆمان بکەین زەنی ئێمە ینی شتێک لە لای ئێمە ئایدیایە ینی تێگەشتنە ئەوش ئەوەیە کە ئێمە چۆن لە کایی سیاسیا پێویستمان بە کاریزما هەیە وا تەسەورەکەین دامەزراوەش کاریزمای با بەڕێوە و تەسەورەکەین کە بەڕێوەبەرێکی باش یعنی یەکسانە بەوەی کە مؤسسەیەکی باشمان هەیە ینی زۆر جارە و کاریزمایە زۆر پێویستی بەوانی تر نییە ینی دەشێ مەسەلەن بۆ منە خۆی تەنیا بڕیار بدا و بەرمەبنای بڕیارەکانی ئەویش شتێکی باشش بکەوێتەوە ئایا ئەمە ڕێگای دروستەکەی یاخود ینی من باسی شتێکەکەم کە ئەحسن موجودە ینی لەلای ئەمە مەسەلەن بۆ منە بوونی هەیە ینی ئەم بابەتی کاریزما و چوونە ناو دامەزراوە کە تا ئێستاش وازانم لە هەرێمی کوردستانەمە ینی چێکە لە خەسڵەتە سەرچیەکانی بواری بەڕێوەبردن ئا شتێکی دروستە ئێمە وەکو مسلمان زۆر ئاسان ئەتوانین ئەو مۆزوع حەلکەین وەکو مسلمان ڕەنگە ئەم پرسیارە بۆ خەڵکی تر ڕەنگە قورستر بێت ئێمە وەکو مسلمان شەخص لای ئێمە نابێتە سنتەر و ڕەمزیەتی کەسەکە گرنگ نییە بەڵگێکی زۆر سادە خی گەورە بەقا و مانەوەی بە شەیتان داوە ڕەمزیەتی شەیتان هیچ گرنگێکی نییە لە هەمان کاتدا خۆشەویستترین و باشترین کەس لەسەر زەویە کە پێغەمبەر بووە وەکو کەس وەکو ڕەمز بردیەوە بۆ خۆی بەڵام قودسیەت بۆ ڕسالەکەی هەیە گرنگی بۆ ڕسالەکەی هەیە واتە ئەم سیمبولی بوونەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ خزمەتی پەیامەکەیە ئەم قاعیدەی ناو دامەزراوەکەش دەبێت خزمەتەکەی بۆ ڕسالەکەی بێ
ئەم کاریزمابوونەی ئەگەر لە خزمەتی پەیامەکەی خۆیدا بەکارهێنا شتێکی باشی کردووە بەڵام ئەگەر قودسیەتەکەی بۆ خۆی هێشتەوە خۆی نەما دامەزراوەکەی ڕوخە کاریزمایەکی لاواز بووە کاریزمایەتێکی بەهەڵە بەکار هاتووە نەیتوانێت لە خزمەتی دامەزراوە بووندا بەکاری بێنێ بە بەڵگەی ئەوەی ستیفن جۆبس دامەزرێنەری ئەپڵ نەڕوخا پاشخۆی ڕاستە لە ئاستێکا وەستا بەڵام ئێمە چاوەڕوانی ئەومانەکە لە دوای خۆیدا نەمێنێ چی ئەزانێ هێنری فۆرد ئێستا لەکوێ هێنری فۆرد نماوە بەڵام فۆرد لە دوای هێنری فۆرد کە دامەزرێنەری شەریکەی فۆردە بەردەوام بەرەو پێشەچێ ئەم ڕەمزی بوونەی هێنری فۆرد کە سیارەکە بناوی ئەوە ئەمێنێتەوە بەڵام ئێستاکانە ڕسالەکە و قیەمەکانی هەرەمێنێتەوە هەر گەشاسەنێ ئیدەن ئێمە لە دامەزراوەیە کاریزمابوونمان بۆ ئەوەیە دەبێت قیەمی دامەزراوەی دروستکە فۆرمێک دروستکە و دامەزراوەیە تەمەنی بمێنێتەوە لەسەر ئەو ستایلە بمێنێت باشە بچین ناو هێندێک وردەکاری ڕستەیەکی سەرنجڕاکێشت هەیە ینی باس لەوەکەی هەر دامەزراوەیەک یەک کارمەند بە هەڵە وەربگرێ دەبێت چاوەڕوانی عاقبەتێکی باش نەکا یعنی چی ئەمە مامۆستا فلتەرێشن زۆر گرنگە بۆ هەموو شوێنێک و بۆ هەموو شتێک ئێمە چین تاوەکو قوتوێکی کڕین قوتوێک شتێک کڕین ئەی خوێنینەوە بزانین لە چۆ دروست بۆ پێکاتەکانی چیە و چەندی کۆرسترۆتیا و چەندی نازام چیتیە ئەمانە شامپۆیە بکڕین پرسیاری دەشتەکەین ئەی وەرگرتنی ئەمە کڕینی ئەمە زەحمەتترەیان وەرگرتنی کارمەندێک وەرگرتنی و کارمەندە ڕەنگە کاریگەری زۆر سلبی یان زۆر ئێرێنی و ئیجابی لەسەر بکە من لەمەیان لە شوێنێک تر شخصەیەکترم کردو دەڵێم لە کارتی تایبەتە تاوەکو کارمەندێکی ڕسێپشن وەرەگرین زۆر قوڵە بینەوە و دەیان سیڤی شۆرلیستەکەین و دەیان چاپێکن دروستەکەین بەڵام مامۆستایەکی زانکۆ مامۆستایەک بۆ مەدرسەیەکی قوتابیەکانمە جارە هەیە مدیر عامێک وەرەگرین لە شوێنێکی زۆر گرنگە کە قەراری زۆر گرنگەدا هیچ فلتەرێک ما بۆی نەکردو ئایا ئەمە تێگەیشتنی ئەم کەسە سەلیمە بۆ ئەو شوێنە فلتەرکردن مەوانەی ئەوە نییە ئەم کەسە باشە یا خراپە بەس ئەم کەسە بۆ ئەو پۆستە ئێمە دائیمەن دەبێت زۆر وردبین لە هەڵبژاردننی کەس بۆ شوێن جاروایە شوێنەکە گونجاونێت جاروای کەسەکە گونجاونێت جاروای هەردووچیان گونجاون بەڵام بۆ یەکتری نابن جاروای هیچیان گونجاونی جار هەبووە من دیراسەم کردووە پۆست هەبووە زیاد بۆ ناو دامەزراوەکە پێویستی نییە بۆ پۆستە هەرابێ جارۆ هەبووە کارمەندەکە زیاد بوو بە کەڵکی ئەو شوێنە نایە من ئێستا سیارەیەکی زۆر باش زۆر بە مواسفات بدەمە دەست نەزانێکی سایقێکی نەزانەوە سیارە باشەکە هیچ سوودی نابێ چکە ئەو کەسە ئەو سیارەیە زۆر بە هەڵە بەکاردێنێ کارمەندێک بە هەڵە وەرگیرێ تەسیری سلبی یعنی کاریگەری نەرێنی لەسەر کارمەندەکانی تر دروستەکە تۆ تاخیرەکە لە گەیشتن بە ڤیژنی خۆت ئەو دەرفەتانەی لەو کاتەیە هاتە لە دەستەدا خەسارەتی مادی تووشەکە ئیستنزافی تااقەتەکە وزەی تۆ بە خەسارەدا و ڕەنگە بە ئاسانیش دەرنەچێ یعنی چۆن بڵێم وەکو گاسنێکە بە ئەرزاڕایە کێشی ئەو ئەرزت هەموو لێ خراپە بێ کاتێک کە دەریەکەی کۆمەڵێک نهێنی تۆ باتە دەرەوە کۆمەڵێک خوی خراپی تووشی کارمەندەکانت کرد هەمووی سلبیە باشە کەواتە ئێستا پرسیارە جەوهریەکە ئەمەیە ئێمە چۆن بتوانین کارمەندێکی باش وەربگرین چۆن کارمەندێکی باش بدۆزینەوە من ئاوە خۆم گۆڕیوە کامل مواسەفات بە ئەتەچێت سیفێکی جوانم بەدەستەوە و دێم بۆ موئەسەسەیەک بۆ دامەزراوەیەک زمانیشم باشە ینی ئەتوانم قەنەعات مەسەلەن بە بەرامبەرەکە بکەم بەس موئەسەسەکە چۆن بزانێت کە من کارمەندێکی باشم مامۆستا ئێمە تاجری زۆر باشمان هەیە بەڵام ئەو تاجران دێن خۆیان ئیداری ئیشی خۆیان دەن خۆیان لە ئیداری ئیشی خۆیانە باش نین ئیدارە زانستە هونەرە زۆر جیاوازە لەوەی کە تۆ تاجرێکی باسی و ئەفکاری تیجارەت هەیە توانای ڕسکەیت و توانای پارە پیاکەی ئەم دوشتە زۆر دنیا لێک جیاوازن بۆیە ئەمە هەر خۆی دێ دەیەوێت لە هەرچی علومی شەش پێی وایە شارەزایە ئەتوانێت مەسەن ئێستاکانە تەختیت زانستە ئاساییە من تاجرێکی زۆر باشە بەڵام لە تەختیت نەزانم زۆر ئاسایی و ئاساییە من تاجرێکی زۆر باش بم بەڵام نەزانم ڕکروتمێن بکەم یعنی چۆن کارمەند وەرەگیر کاتی خۆی ئەمە زانستێک بۆ پێی وتراوە علم الفراسە ئیمامی شافعی چۆتە یەمەن 6 مان ئەم زانستەی خوێندووە بۆ چۆن کەسە ناسیتەوە چۆن لە هەڵسوکەوتیە لە مقابلەکردنیە لە دیتنیە
ئەزانی ئەم کەسە ڕاستگۆیە ڕاستگۆ نیە ئەزانی ئەو قسانی دەیکا وایە ئەوان نییە کۆمەڵێک تەکنیک هەیە لە کاتی چارپێکەوتنە بەداخۆ خۆ هەر کەسێکش بووە بەڕێوەبەری سەرچاو مرۆیەکان یان بووە بەڕێوەبەری دامەزراوەیەک ئاسایی ئەگەر ئەمانە نەزانن لە چاپێکەوتنە لە فلتەرەی شیرکردنە بەخۆت نەبن زۆر ئاسایە بۆیە لە دنیاە ئەیجنسی هەیە دامەزراوەی تایبەت هەیە تۆ پرس بەوانە بەستی دەڵی کاکە من بەپێی ئەم اختصاسی خوارەوە کارمەندێکمەوە پڕ بەو مواسفاتە ئەوان خەمت بۆ خوازن کەسی مختص دێنن کارمەندت بۆ ئەدۆزنەوە بۆ تەنێژن باشە ئوستاز ئێستا جاری وا هەیە بۆ قەناعەت پێکردنی بە ئەو بڵێن دامەزراوەکە و کەسانێک کە لە ناو دامەزراوەکان دووشت لێک جاکەنەوە ینی بە شتێکەڵێن ئیدارەی ڕیجال یا بە شتێکی دیکەش ئەڵێن ئیدارەی ئەعمال ینی لەو شوێنەیە مەسەلەن بۆ نمونە کەسێک ڕەنگە زۆر سەرکەوتوو بێ لەوەی کە دەوروبەرەکەی باش ئیدارە بکە بەڵام مەرج نییە ئەو کەسە لە ئیشکردنە لە چوزانم لەوەی کە پێم سەرم بۆ منە کاچینە ناو ئەعمال ناو ئیشکردن کەسێکی سەرکەوتوو بێ بۆیە زۆر جار بەڕێوەبەرەکان ئاوا داهاندرێن ئەڵەن کاکە ئەمە با بەڕێوەبەر بێ لەبەرەوەی جوان ئیدارەی دەوروبەرەکەیەکە ستافەکەکە بەڵام ئیشەکە بۆ ئەوکانی دیکە هەنی ئەمە تەریقەیەکی دروستە مامۆستا لە تەوسیفاتە ئێمە ورد نین سەراحەتەن بۆیە مەسەن کۆمەڵێک تەوسیفات لە ناو دامەزراوەکانی ئێمە هەیە هەڵەیە با من پرسیارەکە بە جۆرێکی تر بکەم بۆی گفتوگۆکە لەگە جەنابتە درێژە پێ بدەم ئایا خوای گەورە کەسی دروست کردووە تەمبەڵ بێ ئەوە پرسیارێکی منیشە ئایا کەسێک هەیە بێ بەهرە بێ باش بەس هەر لە بەشی دوای پرسیارەکە ئایا ئێمە خەڵکی تەمبەڵمان دیوە ئارێ وەڵا زۆرن وەڵا وەختە بنێم ئەوەندەی تەمبەڵە بینین ئەوەندە چالاک و گورج و گۆڵ و وەنیە ئەی کە خوای گەورە کەسی بە تەمبەڵ دروست نەکردووە ئێمە بۆ خەڵکە تەمبەڵا بینین ئەوە ژینگە ئەوە بژاردەکانی ئێمە ئەوە قەرارەکانی ئێمە لەسەر ئەوان ئەوە اختیاراتی ئێمە ئەوە فلتەرکردنی ئێمە وا دەکا کەسێکمان تووشی شوێنێک کردووە ئەو کەسە لەو شوێنەدا ناتوانێت ئەو کاران ئەنجام بدە بۆیە تەمبەڵ دەرەکە هەر ئەو کەسێک کە زۆر تەمبەڵە پێری بڕۆ بای 2000 سەمون بێنە بە نیو سەعات ئامادە نیە بچێ ئەو کەسە هاوڕێیەکی دەڵێ وەرە با بڕێن بۆ بەسڕە کورجگۆڵە ئەڕوا ئەو کەسەی کە لە ماڵەوە خوڵقی نییە دوو جملە قسە بکات لەگە منداڵەکانیە هەر ئەو کەسە تەلەفۆنێکی بۆ دێ بۆ معاملەی سیارەیە 1 سەعات قساکە ئەی بۆ ئەو کەم دوو نەبوو ئەو بێتوانە نەبوو ئەی بۆ هەیە هەر ئەو گەنجەی کە ئامادەنێ لە خەو هەڵسێ و زۆر بێخوڵقە ئەچێ بۆ تۆپانە سەعاتێک و 10 دقیقە و 20 دقیقە ڕاکە ئەمە کوا تەمبەڵە ئەی بۆ من بە تەمبەڵ دەیبینم هیچ کەسێکم والله ئەمە ئەم قسەی بۆ ئەو ناکەم لە بەروی لە کناڵی پەیامەم هیچ کەسێکم وەکو پێغەمبەر نەبینی عەلەیهی سەڵات وسەلام لە تەشخیصکردن و لە دۆزینەوەی توانای کەسەکانە زیرەک و بەهرەدار بێ بۆیە من زۆرم بەلاوە گرنگە و ئیشەڵا ئەوە خەونێکە ئیشی دەتیا بکەم من ئیدارە بنووسمەوە بە ئیستنباطکردنی ژیانی پێغەمبەر بەبێ وەرگرتنی هیچ پێوەرێکی ستانداردی ئیدارەی زانا ئیداریەکان چونکە پێم وایە ئیدارەی پێغەمبەر و تەختیتی لە ژیانی پێغەمبەرە فۆرم و ستایلێکی زۆر جیاوازتر بووە کە دەکرێت ئەوە بکرێتە ستاندارد زۆر ئیسفادەشی لێ بکەین باشە کەواتە مامۆستا دەکرێت ناوەکەی ئەڵێن مرۆڤی بەهرەدار ینی مەسەلەن بۆ منە ڕەنگە هەمومان بگەڕین حەقی خۆمان بێ کە مرۆڤی بەهرەدار بدۆزینەوە بەڵام ئایا چۆن بتوانین ینی مرۆڤێک گەر بەهرەکەی تا ئەو ئەندازەیەش ینی گەورە نەبوو بەهێز نەبوو بەهرەی تا دروستکەین بەگەر ئینسان کاینێک نییە کە تا بەهرە بتەقێتەوە فێری بکەیت مامۆستا کێشەوەی ئێمە چوار پێشتمان کردەوە بەهرە و لیستێکمان دروست کردەوە بەهرە لیست لە دەروی ئەو لیستە پێماوەیە و بەهرە نییە آخر ئەوە کێشەیە ئەوە تو خەڵک لە قال بدەی یعنی ئێستا فۆرمێکی گرنگ خەریکە لە عالەما دروستە بێ کۆمەڵێک زانای زۆر باش کۆمەڵێک چالاکوانی زۆر باش خەریکن پرۆسەی تعلیمیان خستۆتە ژێر تەلسکۆپی ڕخنەیەکی زۆر گەورەوە دەڵێن پرۆسەی تعلیم لە قالبدانی مرۆڤە تعلیم بۆ خۆی ئەم قسانەی کرا لیستێکمان بۆ بەهرەدارەکان دروست کردووە لە دەروی ئەو لیستە پێوان وایە بەهرەدار نییە تەمبەڵترین کەس بێنە ڕەنگە بیرکردنەوەی زۆر داهێنەرانە بێ ڕەنگە لە شیکردنەوەی زۆر زیرەک بێ ڕەنگە زۆر منطقی بێ ڕەشبینترین کەس بێنە دایمەن لەو کاتێک کە دەوێت قەرارێک وەرگری ئەو دیوە سلبیەکانت پیشانەدا باشترین کەسی توی ئەوە زۆر جار دەڵێن کابرا
کە ڕخناگرێ ڕخنەی ڕوخێنەرەگرێ ڕخنە تۆی لەبەرەوەی بەدڵت نییە پێ دوای ڕوخێنەرە ڕخنە باشە هەومان بەهرەمان هەیە بەس من مامۆستایەکی باشم نییەکەین من سیارێکە دەمە دەست دەنابتەوە باشە بەس تۆ بە حیاتی خۆ حەز لە ئیشی فیتەری میکانیکی نەبووە سیارەکەت بچووکترین مشکلێتی هەبێ کۆرە بەخوا ئەمە بەس سیارە نییە دەچی دەیفرۆشی یان هەر بۆڵە بێ لەسەری احترام بە جەنابەتێ بەڵام ئەگەر تۆ فیتەر بیتایە ئەم سیارەی تۆ 10 ساڵ لای تۆ بەردامە بێ وەکو گوڵش بە خێویەکەی ناهێلی ترکەشی تیاابێ بۆ چکە تۆ فیتەری بەس کاتێک کە من فیتەرەکە نیم سیارێکی باش بدەستمەوە هەر بچووکترین هەڵی تیاابێ ئەمەکەی سیارێ ئێمە وەکو فیتەر مامەڵە لەگەڵ دەوروبەری خۆمان ناکەین ئەو ئەستی شەشە مامۆستا دیسان بە جۆرێک لە جۆرەکان دیسان نەگەڕێمەوە ینی ئێمە مؤسساتمان هەیە کارمەندێکی زۆری هەیە مەسرفێکی زۆری ژەبانانی لە ڕووی ئابوووریەوە بەڵام بەرهەمی کەمە یاخود بەرهەمەکەی وەکو پێویست نییە یان جاری وا هەیە ئێمە ینی هین نابین ینی باوە بڵێن شکی چارەسەرەکە نابینین یاخود نازانین مەسەلەن بۆن منە خەلەلەکەمان لەکوێیە ینی بە باوەڕی من ئەگەر بە شێوەیەکی ئاسۆیی باسکەین کەم مؤسسات هەیە لە هەرێمی کوردستانە بەدەست ئەم کێشەیەوە نەناڵێنێ جەنابەت مامۆستایەکی و ئەزمونداریت و لەو بوارەیە معریفە بەخشی کێشەکانی ئێمە لەکوێیە مامۆستا دوو شەمان هەیە لە زمانی عەرەبیە وجود و حضور ئێمە خەریکی ئیدارەدانی وجودی کەسەکانی ناو دامەزراوەکە کەەوە هیچ گرنگێکی نییە احترام هەیە ئەوە سیرکردنی کارمەندەکانە وەکو کورسی و مێز و سیارە شتەکانی تر وەکو ماوە بەلای تۆ گرنگە پەنجەمۆری کردبێ و لە وەختی خۆی هاتێتە دەوام بەلای تۆ گرنگە پەنجەمۆری کردبێ و لە وەختی خۆی چبێتە دەرەوە ئەوە گرنگ دەداقە تاخیر و بێ دنیا هەڵەستێنی بەلای تۆ گرنگنی حزوری ئەمەچی بۆی ئیدارەی نوێ بەتابەت لە هەفتاکان بە دواوە کە مەفهومی ئیدارەت المەوارد البەشەریە دروستە بێ HR management ئەڵێ وجودی کارمەندەکە لە سەتای گرنگی کەسەکەی لە شوێنێک 90%ەکەی چۆن ئەو ژینگەی بۆ دروست بکەم ئەو کەسە بتوانە وزەکانی خۆی لەوێدا بەتاڵ کاتەوە ئێمە ئەوە ناکەین ئێمە ئەوەوە لە ستایمان هیمار کردووە خەریکی دەرەستایەکەین هەموو توانەکان نێ عقوبەیە دەین پرسیار ئەوەیە چەند جار عقوبەی کارمەندێکت داوە کێشەکەی چارەسەر کردووە من دامەزراوە هەیە دراسەم بۆی کردووە لە باشترین حاڵەت توانێتی 1949 لە توانای کارمەندەکانی سوود وەرگێ کەواتە ئەتوانم بڵێم لە هەردوو کارمەندێکیان زیاد بۆ لەوێ ئەبێت چەند خەسارەتێکی لەو دامەزراوەدا ئەم قسەیەم بۆ ئەوە نییە ئیستا دامەزراوەکان بێن کارمەندەکانی خۆیان بنێرنە ماڵەوە نا بۆ نایی ڤیژنت ڕوئیات گەورەتر بکەی ئەوەندە کارمەندەی هەتا کەمیش بێت چواری تر و بەڕاستی کارمان حەزی لە ئیسراحەت نییە حەزەکەم بزانی مامۆستا تێگەیشتێکی زۆر هەڵی بەڕێوەبەر و خەڵکەکان خاوەنکارە پێیان وایە کارمەند تەمبەڵە کارمەند ژینگەی بۆ بخڵقێنی ئەو ژینگەیە تەعبیر لەو بکە ئەو خەریک بێ ئامانجەکانی خۆی لە ڕێگای ژینگەکەی تۆ بەدەست بێنێ ئامادەیە شەویش نەڕواتەوە باش ڕوئیای جیاوازمان هەیە بۆ بەڕێوەبردن ینی ئێمە دامەزراوەمان هەیە تا ئەمانەوێ هاوڕێیانە مەسەرەن دامەزراوەکە بەڕێوەبەرین هەمانە خزمانە هەشمانە ئیداریایکی وشک بە بۆ چوونی جەنابەت ئیدارەی سەرکەوتووە بێت چۆن بێ ئێمە من ئیدارە نابینم مامۆستا مەثەلەن با من بەڵگێکی زۆر سادە بێنمەوە لە زۆربەی دامەزراوەکان پڕێتی لە کۆبنەوە دەستپێکی هەیە و کۆتایی نییە کۆبنەوە کرێ و قەراریتیان نادرێت کۆبنەوە کرێ و دەنگ بەسەرێکا بەرز دەکرێتەوە ئەو ڕەزیلەکە ئەو ئیحراجەکە ئەو چاڵ بۆ ئەو هەڵەکەنێەوە ئیدارە شوێنی ئەم هەموو قسە کۆمەڵایەتێ نییە بۆ کارمەند ناچارە بێ لا توودانی شێ مامۆستا من زۆرفم زۆر خراپە وەزعی مادیم وە ئەم قسانە بۆ ئەبێ ڕێ پێ بدرێ بکرێ چونکە ئێمە جەوێکی کۆمەڵایەتیمان لە ناو ئیدارە دروست کردووە و ئەوها وەکو ئەوەی چۆن برادەرەکانمان لە دەرەوە ئەوهاش ئیداراکەن ئەمە ئیدارە نییە ئیدارە هەندەی نزیکە لە ڕاضیاتەوە هەندە نزیک نیە لە کۆمەڵایەتیەوە ڕاستە ویستم ئەو پرسیارەشی لەگەڵا بکەم هەر نزیک لەمە ینی حرەمی دامەزراوەی ئێمە ینی با بڵێن حرەمێکی بەرز نییە ینی
بەردەوام کێشەی دەرەوەیەت بۆ ناو دامەزراوەکە جاری وایە دامەزراوە ئێمە لە ناو کێشەکانی دەرەوەی خۆیان ئەوەندە غەرقە بێ ئەوەندە وونە بێ ینی بیر لە هینەکەی خۆی ناکاتەوە بیر لە بەرهەمێنانی خۆی ناکاتەوە یا ببیر لە چارەسەری گرفتەکانی خۆی ناکاتەوە ئەمە بۆ ڕووەدامە مامۆستا ئێمە ژینگەمان لەبار نیە بۆ پێگەیاندنی کارمەند کە ئەو قسەیەکەم یعنی نابێت خەڵک لە دڵی بگرێ بەس مەسەرەن ئێمە بەردەوام خەریکی کەمکردنەوەی کۆستین و چامان لە کەمکردنەوەی کۆستش کۆستمە بەستم تێچووی کارمەندە چامان لەوەش ئەوەیە چۆن لە ڕاتبەکەی کەمکردنەوە چۆن نازانە چی کەمکردنەوە ئەمە تێگەیشتێکی زۆر هەڵەیە بۆ بەڕێوەبردن یعنی مەتەلەن تۆ کارمەندێک تێر ڕاتب نییە تێر موچەند نەبێ لای تو دامەزراوەکەت خۆبەخشیە قازانجویستە یا قازانج نەویست من کە لە ماڵەوە بەڕێ دەکەم بۆ لای تو بێم 150 وزەکەم لە دەستداوە چکە مرتاح نیم چکە دەزانم دێم و ئیشەکە کەم لەستەری مانگە ئەو ڕاتبە دەست ناکەوێت کە من بەشێک لە خەونەکانی خۆم پێ بهێنمەدی من نەمگوتووە پارەی بەلاش بدە کەس بەس ئەگە کارمەندێکت هەیە لاوازە دوو ڕێگات لە پێش یان پێی بگەینە بۆی بگاتە ئاستێکە تۆ دەتەوێت یان کەسێکتر بێنە شوێنی چونکە دوجار تۆ وەکو بەڕێوەبەری دامەزراوەیەک ئەرکتە واجبتە بەرامبەر خوا و بەرامبەر خەڵک ئەم دامەزراوە بە باشترین شێوە بەڕێوە ببەی ئەرکت نییە خەڵک بەخێوکەی خەڵک بەخێوکردن بە ڕێگایەکی تر بکە إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه واضحة يعني مجالي تفسيري تيان نما وقصيت كبكين أما حالي زور خرابة أما كوري فلان كسو خالو شهيد بو لسنجركاني أمانة هم يقيناك بس بشويتك هاو كاريبك دامزراوك بإتقان بريوبة بيجينا لوتك دامزراوك تو مستشفاك بريوبة من رأينا كبيرة مستشفاك تو برد كدو لدامز لخزم كسو دوست وخلقي سادة وأنا بوي وزع خراب من قلنا حمتي تو من وكنا خوشك ديما لاي تو شتي خرافه تسليم منك يقولنا حمي تو دامزراوك شامبو دروستكي من قلنا حمد شيء لبروي كارمان كان لاوازن شامبو خرافه ديته من واجبته احترام هيبته واجبته باشترين بكواليتي تنشد ديته من كواتای خەریکا گەنی نەتیجەیەک ئەگەر دامەزراوە باش بەڕێوە نەچێ ئەگەر کارمەندەکانی وەکو پێویست دەبن و لە شوێنی خۆیان دانەنرابن دوایی ئەوەی کە نەتیجەکە ینی وەلحاصل بەرهەمێکی خراپە بەڵێ ئێمە هەر کاتێک پرۆداکتیڤیتی لاواز بوو یعنی الئینتاجیە ئینتاجیە کارمەند کەواتە پرۆداکت لاواز بەرهەم لاواز ئەمانە هەرچیان هۆکارەکانیان بەڕێوەبەرەکانن بەڕێوەبەری دامەزراوەکانن مامۆستا خۆشگوزەرانی لە هەر وڵاتێکە بەهۆی کەری تایبەت و دروستە بێ تۆ ئێستا دەڕۆی لە تورکیا لەکوێ ئیشت بە حکومەتە بێ دیتەوە گلەیت هەبێ یان باسی جوانی وڵاتەکە بکەی باسی کەری تایبەتەکەی ئێمە بەچی باسی پرۆداکتێکی یابانیەکەین باسی پرۆداکتی کەری تایبەتەکەی کاتە ئیدارەیەکی باش پرۆداکتیڤیتی هەبووە لە کارمەندەکانیە پرۆداکتێکی باشی داوێت کە قەت بیستە خەرک لە پرسیارکردن لە شتی ئەڵمانیا داوای زەمان بکە برێگرنتی چەندە لە یابانیە پرسیار ناکەی ئەمانە لیڤلێکیان دروست کردووە ئاستێکیان دروست کردووە لە بەڕێوەبردنە کە شتیوان لە کواڵیتیە لەعلم ئێمە دەبێت هیچ شتێکمان بێ کواڵیتی نەبێ مسلمان نابێ ئیش بکات بێ کواڵیتی إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه حديثێکە زۆر صریحە دەبایە کەس لە پێش ئێمە بیر لە کواڵیتی لە ئیشان نەکات ئوستاز جاری وایە ئێمە چاوەڕوانێکمان هەیە نازانم چاوەڕوانێ بخەمە چه چوارچێوەیەکەوە ینی لەبەرەوەی من خۆم بە کەسایەتێکی معقول دەزانم کەسایەتێک بۆ خۆم دروست کردووە و باوەڕم وایە هەر ئیشە کە من دەسی بۆ بم هەر چیەک بێ کواڵێتیە زۆر باشە نازان فڵان ویسارە بێ وەکو پێویست وەرگێ حتا ئەمە ینی ڕیاکشنی ئەمە ڕەنگە لە زۆر جار لە هین ببینینەوە لە سوشال میدیایە چونکە سوشال میدیا ئەندازەیەک ڕەنگە ڕاستگۆیی هەندێک جار بەرجەستەکە ینی وەختێک کە من مەسەلەن بۆ منە وتارێکم هەیە قسەیەکم هەیە من لەبەرەوەی کەسایەتێکی باو بڵم دیارم و کەسایەتێکی لە لای خۆم کەسایەتێکی باش و بەهێزم
باوەڕم وایە بێ خەڵکی ژاوا وەریگرێ ئەنی بێت کەسایەتەکەی من حسابی ئەوە بۆ بکرێت کە بەرهەمەکەشی باشە کە با بڵێن ئەوەی کە لێشێکەوێتەوە خەڵک بە باش وەریگرێ ئەمە ڕێگایکی دروستە بێگومان نەخێر چکە وەکوتم ئەم بابەتە دوو دنیای زۆر جیاواز دەکرێت تۆ کەسایەتێکی کۆمەڵاتی زۆر باش بی سیاسێکی زۆر باش بی تاجرێکی زۆر باش بی وەرزشوانێکی زۆر باش بی دکتۆرێکی زۆر باش بی بەڵام هەمان دکتۆری بتکەمەوە بەڕێوەبەری مستەشفاکەی خۆت باش نەبی دوو دنیای جیاواز ئەوە یەکێک لەو شێشانەیە کە بەڕاستی لە وڵات ئێمە پێوی دەناڵێرین بەشێک زۆر لە مەدرسەکان بە باشی بەڕێوە ناچن بۆ مامۆستایەک پاش ئەوەی کە لە میهنەکەی خۆیان لە پشەوە زۆر سەرکەوتووە بێ پێی وایە ئیتر کاتێەوە هات دەبێ مەدرسەیە بکاتەوە آخر بەڕێوەبردننی مەدرسەیەک چ لە ڕووی بزنسەوە چ ڕووی ئیدارەت هەنێەوە زۆر جیاوازە لەوەی کە تو وەکو پیشەیەک لە مامۆستایەکی فیزیا یا کیمیای ناجح بیتە سەرکەوتوو بیت دکتۆرێکی زۆر ناجح بی زۆر ممارەسەکردنی ئەم پیشەیە جیاوازە لەوەی کە تو بێ مستەشفایەک دروستکەیت و وەکو بزنس بتەوێ خزمەتگوزاری طبی بدەیتە خەڵک دوو دنیای زۆر جیاوازن بۆیە هاوڕەیەکی من باسی لیبیایە کرد وتی دکتۆرێکی برادەرمان مستەشفایەکی دروست کردووە هەر خۆی بەڕێوەی برد وتی پاش چەند ساڵێک لە بەڕێوەبردن ڕۆژێک چوومە بە دامەزراوەکەی وتی ژووری ئیدارە دە کەسە هات دە کەسە ڕۆیشت و هەتا پێتەکرا دوو قسە لەگەڵا بکەی وتی تەماشای کردم وتی ڕاچیە لەسەر ئیدارەدانی ئیشەکانی من وتی پێم وت فقط ناکە کە تەبیب وەلەم نەکسب بکە کە ئیداری تۆ وەکو دکتۆر تۆمان لە دەستدا یعنی تو ئەم 4 ساڵ ئەگەر لە پیشەی دکتۆریە بەرەو پێش چوتە زۆر قوڵترە بیتەوە ئێستا دکتۆرێکی زۆر پیشەگەری باشترە بیت و نەبوویتە ئیدارێکی سەرکەوتوش جوانە ئێمەش ئوستاز ینی ببوورە زۆر مامۆستای ئاینیمان ئاوە لە دەستدا ینی زۆر ڕاشکاو یڵم مامۆستای سەربین بەرمون زۆر مۆفەق بوون خەڵک زۆر باش گوێی لێگرتن و ئامۆژگاریەکانیان جێبەجێ بوو بەڵام دوایی گۆڕیمان کردن بە سیاسی و بە پەرلەمانتار و بە نازانفڵان ویسار دوای هەردوو شتەکان لە دەست دەرچوو با بچینە سەر ینی ئەمە ڕەبت بکەینەوە بە پارەوە بە بابەتی ئابوووریەوە 2 ملیۆن دۆلارمان پێیە ملیۆنێکیان بۆ دەوڵەمەندێک و ملیۆنێکیشان بۆ فەقیرێک ئەیان دەینێ و دوای ماوەیەک لیانە پرسیینەوە گەشتونە چ نەتیجەیەک من ئەمەم وت جارێک گلەیم لێکرا وتیان تۆ پارەکەمان بدە خۆمازانین چی دەکەین باس لە تێگەیشتن و بیرکردنەوەی دەوڵەمەندانە و هەژارانەیە واتە دەکرێت کەسێک هەژارێ بەڵام بیرکردنەوەی دەوڵەمەندانە بێ ئەوە دەکرێت کەسێک دەوڵەمەند بێ بیرکردنەوەی هەژارانەیە با من ئەم قسەی بەم شێوەیە بکەم خەڵکان هەن وەکو پارەیان هەیە بەڵام بەڕاستی هەژارانە دەژین زۆر هەژاران دەژین ئەم جۆرە کەسانە بەداخەوە لە دنیادا ژیانیان ژیانی هەژارانەیە چونکە هەمان ئەو معاناتی هەژارێک هەیە ئەوان هەیەە هەمان ئەو سترێس و خەم و مەشاکل و پارەکە لە ژیانە هیچ ڕۆڵی نەدیتە لە قیامەتش حسابی دەوڵەمەندیان لەگەرەکرێ ئەمانە بیرکردنەوەی هەژارانە ئەوەیە مامۆستا تۆبی بەس بیر لەوە بکەیتەوە ئەم پارەیە چۆن تەعویزی ئەو ڕابردووی پێ بکەیتەوە کە تێتپەڕاندووە بەمعنە ئەوەی چی لە دەست داوە لە ڕەفاهێت و لە خۆشگوزەرانی و لە چێژ و لەمانە خێرا بچی تەعویز ئەمانە بکەیتەوە خانوود نەبوو ئێستا بچی خانوو بکرد سیارە نەبوو بچی سیارە بکڕی سەفەر نەبوو بچی کۆمەڵە سەفەری پێ بکەیت دەتەوێت وی قەرەبوو بکەیتەوە ڕاست طبعا بەتەکید ئەو کەسێک کە هەژارە ئەوەی جەنابەت جوان ینی با بڵێن تەسویرت کرد لەوەی کە کۆمەڵێک شتی لە دەستچووی هەیە کۆمەڵک حەزی هەیە پێی قەرەبوو کاتەوە ڕەنگە پارەکە سەرفکە ینی لە کۆتاییە دەوڵەمەندەکەش بیر لەوە بکاتەوە سەرمایە گوزاری پێ بکە ئەمە خۆشتێکی معقول و شتێکی هینە ینی شتێک نییە کە ئێمە خوا نەخواستە هەر خێرا ئەوێ بە هەم دەوروبەری خۆی بڵێ من دەوڵەمەند بوومە بۆ ئەوە تەعویزەکە مامۆستا ئەو قەرەبووە کاتەوە ڕست ئەگەر نا دەوڵەمەند بوون پێویستی بەوە نییە تو مەسەلەن خۆت بادەی ئەوەی خۆمان دەڵین خۆ بادانی ناوێ تا نیشانی خەڵک دیکە من دەوڵەمەند بوومە بەس ئەو بیرکردنەوەی هەژارانەیە خێرا ئیبرازی ئەو هەندێک ڕوخسار و علاماتی دەوڵەمەند بوونەکە خەڵکی نەبزانێت هەتا مەسەن سویچەکە لێرە بێنتە خوارەوە تا هەم بزانێت چی سیارەیەکی پێ هەڵبەت مامۆستا من ویستم ینی ئەم نمونەیەم بۆ ئەوە هێنایەوە کە چۆن دامەزراوە ئەتوانێت مێشکی کارمەندەکان بوروژێنێ ینی کارمەند وەکو خۆی نەمێنێ ینی با بڵێ وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ 2 ڕۆژی کەسێک نابێ وەکو یەک بێ لاوە نەهامەتیە بەس چۆن دامەزراوە ئەتوانێت ینی فعلەن مێشکی ئەو کارمەندەی بەرەو باشە مامۆستا کارمەند چیەوێ
با پرسیارەکە بۆ جۆرە بکەین کە جوابی ئەوتمان دەسەکەوێ کارمان چیەوێ ژینگەیەک بێ احترامی بگرێت تەقدیری بکەن یان شکۆی نەشکێنن دوو ئەو خەونانەی هەیەی وردە لە ڕێگای جەنابەتەوە دەستی کرد سێ داهاتێکی شکۆمەندانەی هەبێ پێی بەڕێوە بچێت چوارەم زۆر گرنگە کە ئەم سێ زۆر دیارە لە خەڵک چوارەم دیار نییە کارمان حەزەکە شوێن پەنجەی دیار بێ هەموو ئینسانێک حەزەکە بەرهەمی دیار بێ برن ئەمە تەسیریت ئەوە لەسەر ئەرز باوەڕ کە چوار پیاو لە کۆڵانە ئەگەر هەفتەیەک بێ ئیش بن دێنە دەرە تاسەیە لێ نەدەین هەر ببووی پیاو تەمەنی گەورەشە بێ حەزەکە بچێت دامایە دۆمینەکە بۆ چوە چالەنجی تیا ئەباتەوە ئەوێ ئینجاز بکە ئەم چوار خاڵەیە وەرە من وەکو دامەزراوە بە ئەم چوار خاڵە دابین کەم بووی دەی بە ئەو خۆی بە قوربانی دامەزراوەکە نەکە خۆی بە قوربانەکە گۆگڵ دەڵێ زۆر جار ئێمە کێشەی ئەومان هەیە شەفتی دووەم کە دێن شەفتی یەکەم کارمەندەکان ناڕۆنەوە لۆتمان بۆ دروستە بێ ئەفە بۆیە خەریکین لە هەموو شوێنەکان مەساحی زیاتر بۆ بیناو باڵەخانەکان داینەکەین بۆی پارتی دووەم کە دووەم دێنە دەوام شەفتی دووەمیان بتوان بە ئاسایی لە شوێنی خۆیان دەوام بکەن بۆ چونکە ژینگەکە هەندە لە بارە ئەوە تو دەتەوێت وەکو کارمەندێک دەست دەکەوێت ئەو کاتێ هەرچی وزت هەیە ئەیدیتەوە شوێنە ئاخر بەشێک زۆر لە دامەزراوەکان کارمەندی زۆر باشیان هەیە بەڵام سەتا دەتوانێت سود لەو کارمەندە وەرگرن سەتا پاز دەتوانێت وەرگرن سەتا هەشتا پێنج توانێت ئەو کارمەندە قەتیز بووە وەرناگیرێ سودی لێ وەرناگیری باشە مامۆستا هەندێک لە دامەزراوەکان ئەڵێ کاروان سەرایە بەردەوام کارمەند ئەڕوا و کارمەندی نوێیەت ئەمە باشە یا خراپ بێگومان خراپ بۆ ئێمە وەکو باخیرەیە کەشتیەک گوین ئەو کەشتێ بەناو دەریایە دەڕۆین کاپتنەکەمان دەبێت زیرەک بێ بەردەوام ئێمە نەداتە بەر شەپۆڵی ئاو چونکە دامەزراوە دەبێت تا حدێکی زۆر باش لەنگەر بگرێ جاروبار قەی ناکە ئەوای لێ دێ بەڵام کەشتێکە بۆ ئاراستەیە کاپتنەکە بمان ڕوێنێ کە یاری لەگەر ئاوەکەیا بک و نەمان خنکێنێ بەڵام ئەو کاپتنەی کە منە باتە بەردەوام تووشی فەیەزان مەکە و بەردەوام ئەم کە کەشتێ بەردەوام بەم لەوە کەس هەست بە ئیستقرار ناکە کەس هەست بە ئەمان و ئاسایش ناکە کاتێک کەس بە ئەمان و ئاسایش ناکە ئەگەر دامەزراوێک کارمەندی زۆر تێدا دەڕوە کەسمان هەست بە ئاسایش ناکەی مۆبایلی ئایفۆن ها کاتێک دەتەوێت یەک لە ئەپەکان بسڕیتەوە هەموو ئاەتش دەلەرزن ئەوە یان تو کاتێک کارمەندێک تەمەنی کورتە زوو بەڕێیەکی زوو دەڕوە هەموو ئاەت کە تو هەستەکەن ئەم دامەزرا زۆر قەدری کارمەند ناگرێت و ئیستقرار و لەنگەرگرتن لە دامەزراوەکە دروست نابێ ئەو دامەزراوە قیەمی تیا دروست نابێ مامۆستا بابەتێکی دیکە لە ناو دامەزراوەیە زۆر گرنگاویش کۆبوونەوەیە جەنابەت ئاماژەیەکت پێ کرد هەندێک لە دامەزراوەکان زۆر جار ڕەوتێکیان وەرگرتۆ زۆر پێویستیان بە کۆبوونەوە نییە نازانم ینی کۆبوونەوە بکەن و نەکەن ڕەوتەکار بەردەوامە ینی ئاوا بەو شێوەیە بەڕێواچێ بەڵام ئایا کۆبوونەوە بە شێوەیەکی گشتی و بەتایبەتی کۆبوونەوەی کارژێڕی چەندێک باخی بۆ دامەزراوە هەیە من هەندێک فۆرمم دیتووە بەسەرەن ئەڵێن هیچ نابێ کۆبوونەوە بکەیت بەتایبەت کەسایەتێکی خەلیجی هەیە ئیماراتی هەیە ئەڵێ ئێمە ئەو وەزام و کەسێک کە ئەندازیاری کە بورجی خەلیفە دروست کردو ئێمە هیچ کۆبوونەوەمان نەکردووە بابەتە وانە کۆبوونەوە عەبایەکە لە عەبایەکانی کارژێڕی چۆن بۆ دەرەکەوێ مدیرێکی باشمان هەیە یەکێک لە ڕوخسارەکانی مدیری باش بەڕێوەبەری باش لە کۆبوونەوە دەرەکەوێت بەڵام کۆبوونەوە چۆنە و بۆ چییە زۆر جار کۆبوونەوە بۆ گلەی فرەدان و شکاندنەوەی خەڵک و کارمەندەکان و چاڵ هەڵکەندن و ئەمانێ بۆ نمونە جەنابەت بەڕێوەبەری دارایی دامەزراوێکی فوز ئەتەن کۆبوونەوەی دروستە بێ فوز ئەتەن ئەڵێم یعنی هیچ پێشەچی بۆ نەبوو وە کۆمەڵێک سوالی دارایی لێکن ناوکە توش وەڵامەکان حازر نیە نایزانی فەرموو ئەوە بەڕێوەبەری داراییەکەمان ئاگای لە هیچ نییە و هیچ نازانێ و داخوایتر ئەمە کۆبوونەوە حەق خۆتە بەلای کەم 72 ساعت پێشتر ئاگدارتکەنەوە بڵێن لەسەر ئەم مەلەفە کۆبوونەوەکەین بێزەحمەت ئەم داتانەی خۆت کۆ بیهێنە تۆش کەچی بۆ ئەوێ خۆت و ئەی نیت هەرچی نووسرا و جواب دەیتەوە تو کۆبوونەوەکە دیارە مەلەفەکە چییە لەسەر ئەم داتانە کۆبوونەوەکەین وەڵامەکانش حاصل کردیە من ئێچ ئارم بەراورد سەرچاوەڕێیەکانم پێم ئەڵێن دەڵێن
بۆ شەژماگی داهاتوو بۆ شەژماگی ڕابردووی خۆمان کۆبنەوەکەین بۆ هەستانگانی کارمەندەکان کاتە من نەزانام ئێستا کۆبنەوەکە بۆچی و ئاراستەکەی چییە داتاکانە بم چەند کارمەندنیۆم بۆ هاتووە چەند ترێنینگم کردووە چەند فیدباکم وهاکەدا بە فایلەکانی خۆم وچم کۆبنەوەکە دەبێت لەم چوارچێوەش دەرنەچێ نابێ بابەتێکی تر بێتە مناقەشە بکرێ نابێ مەوزوعێکی لا بەلا بێ بما باتە من کۆبنەوەکانی کارجێڕێ بینم بدایەتی دەستپێکردنی دیارە بەڵام کۆتایی دیار نییە قرارە ساعتێک کۆبنەوە هەبێت تۆش بەرنامە دانا دوای ساعتێک بستە شوێنێک تر کۆبنەوەکە 3 ساعتە خایانێ بۆ وەڵاهی دووسێ مەلەفی زۆر گرنگ هەبوو دووسێ مەلەفی زۆر گرنگ هەبوو یانی چی چونکە مەلەف ئەبێ پیاوی خۆی هەبێ هەر مەلەف ئەبێ پیاوی خۆی هەبێ ئەمجا کۆبنەوە ئەبێت تەوسیات و قراری لێ دەرچێ و کۆبنەوە ئەبێ ینی پێش کۆبنەوەکە چەند کەسێک تەکلیف کرابن کۆمەڵە داتا و ریسێرچ کرابن ئەو داتانە بێن لێ عرضکەن لەسەر زەوی ئەو داتانە قرار بدرێ ئەگەر نا بۆچی کۆبنەوە کرێ ئەو کۆبنەوانەی هەیە زۆرجار تەخدیرکردنە بەنجکردنی دەوروبەرەکەیە ڕازیکردنیانە بۆ واقعی کە هەیە مثلا ڕاتب کەمەکەینەوە هەندێک ئايات و حەدیثتان بۆ خوێن و قەناعەتتان پێ دەرم کە ڕاتبکردنەوەکە مەقبولە و ڕێتی دەچێ و قبولیکەن یعنی ئەوەیە زۆربەی زۆرتری کۆبنەوەکان بۆ شێوە بەڕێوەچ باشە مامۆستا ئێمە زۆر جار ئەم دامەزراوانەی کە هەمانە ناتوانن ببن بە فێرگەیەکی باش ینی بۆ بەرهەمێنانی کادری باش کارمەندی باش زۆر جار نەریتێک هەیە نازانم نەریتە من بە جەنابەت پرسیارەکەم خراپە یان باش ینی دامەزراوەکان خەریکی بردننی کەسە بە ئەزمونونەکانن لە یەکتری واتە لە جێ ئەوەی کە ئەو وەکو فێرگەیەکی تۆپانێ مەسەلەن بۆن منە یاریزانی باش بەرەم بێنێ کادری باش بەرەم بێنێ ئەچێ ئەگەڕێ بە دوای ئەستێرەکانی با بڵێ دامەزراوەکانی تر بە ئەمە خۆی تەقویەکە ئەوە باش یا خراپ بێگومان خراپە و ئەزمەیەکی بێسیقەی دروست کردو ئێستا ناو خەڵکە مەسەن من خۆم کارمەند هەیە ساعت 4 دێ بۆ مقابلە بەلای من ئەڵێم ئێستا لە چوو دەوامەکەی ئەڵێ لە فلان کۆمپانیە ئەڵێم تو خۆت بێنە شوێنی خاوەن ئەو کۆمپانیای ئێستاکانە ئەو دڵی خۆشە کارمەندی هەیە و کارمەندەکان شوێنی خۆیان گرتەوە دامەزراوەکەی لەنگەری گرت بەس تۆ لە کاتێکە کە کارمەندی ئەوی وهاتی بۆ مقابلە لە شوێنێکی تر چەند ناخۆش چەند بێوەفاییە بەڕای من ئەوە بێوەفاییە قەینا ئەگەر لەگە منە عەقدەکەت تەواو بوو نوێی مەکەوە ئەگەر لای من گلەیت هەیە ناتوانانی ئیش لەگەم نابکەی با هاند ئۆڤەر بکەین ئەوی پێ دەڵێن ئێمە دەستاودەستی پۆستەکەی تۆ بکەینەوە کەی تۆ تەواوی لای من ئاسایی خۆت بە دوای ئیشا بگەڕی چکە کاتە من خۆم ئامادە کردو بۆ لە شوێنێکە بۆشایەکم بۆ دروستە بێت تا شوێنەکە پڕکەمەوە بە زۆر ناخۆشە تۆ لای من کارمەندی و خەریکی لە شوێنێک ترە پۆستێکی تر بۆ خۆت مامەڵاکەی ئەم فۆرمێکی بێوەفاییە هەڵەیە قەت پشتی ناگرم ئەگە کارمەندەکە زۆر محتاجش بێ بەڕاستی نابێ ئەمە ڕووبدە ئەمە یەک دوو سەنگەر گواستنەوە وەکو پیشەگەری هەیە ڕێتێ دەچێ بەڵام بەڕاستی بەشی زۆری پاساوەکان پاساوی نەفسین هیچ پاساوێکتر نییە فکر لە پشت مۆزوعەکەەوە نییە كل حزب بما لديهم فرحون کەواتە ئێمە کاتێک لەگەڵ گروپەکەی دەمێنینەوە کە حزبەکەی کاتێک کە دڵمان خۆش کاتێک دڵمانشکێن دەڕێن شتەکە نەفسیە مامۆستا تەمان کاتم نەماوە بەس حەزم لە پرسیارێکی ترە ئەگەر بکرێ بە کورتی سوپاسە دەکەم ئەمژەوەیە کە هەموو ئەو دەستگایانی کە توانایکی ئابووری لە پشتیارەوە نییە ینی توانای ئابووریان بەهێز نییە لێ دەگەڕێن کە کارمەندەکانیان مەسەلەن بۆ نمونە شەفتی دووەم ئیش بکەن لە جێگەی دیکە ئیش بکەن ینی بۆ نمونە مەسەلەن بۆ من کارمەندی وایان هەیە بە تایبەتی پیشەگەرەکانیان ینی لە شوێنی دیکەوە دێن بە جەستەیەکی ماندوو بە شعورێکی ماندوو پێت وایە ئەوە ینی دیاردەیەکی ئاساییە مامۆستا یاسای کە 8 ساعتی داناوە بۆ کارمەند ئەوە ذەروەی توانای کارمەند یعنی تو لە چڵەپۆپەی تواناکانی لەو 8 ساعتەیە وەڵا ئەگە ئۆڤەرتایمیشی بۆ دانی یعنی هەر لای خۆت ئیش بکاتەوە بە ئۆڤەرتایم کەمی پێماوە دوای ئەوە وەرە وردۆر دەکەمە بێتەوە ئەوەی دوای ئەوە کاتەکانی دوای ئەوە بە دوای خۆی ڕاکێش ئەمە بەشێکی تر ئەم دامەزراوەیە کە هەر بەتەمایە بەم فەقیری و بەهەژاری و بەم ئاستە لاوازە دامەزراوەکەی بەرەوە دەبێت بیر لە عیلاجی ئەوە بکاتەوە کارمەندەکەی ناچار نەبێت لە شوێنێکتر کار بکە خۆی بەشی ئەوەندە توانەکانی خۆی بەهێز بکە طبعا
هیچ سنوورێکیش داخراو نیە بۆی توانە دارایەکانی خۆت بەهێز بکەیت و نابێ من گلەی لەوەی تکە بکەم بڵێم ئەو بۆ بە پارە توانی کارمەندەکانی من وەرێ ئەی من بۆ نەمتوانی ئەو پارێ پیاکەم و بیکەم من نەزانم ئەم قسانە تەلمیحە بۆچێ بەڵام لەگەڵ ئەومە بڵێ با بچێ پارێ زیاتر پیا بکە بازار کراوەتەوە هیچ کاتێک ئەو ڕێگایدا نەخراوە کە تو بچی پارێ باش بۆ کارمەندەکان و بۆ ژینگەکی خۆت پیا بکە. مامۆستاکەم زۆر سپاس دەکەی مامۆستاکەم عومەر عەلی ڕاوێژکاری پەرپێدانی دامەزراوەکان سوپاس دەکەین لەوەی کە عزیێتمان نایم جارە لە جێکوتەیە ئابادەبووی وەڵامی پرسیارەکانت داینەوە داخوا بەخێر بیت لە شاری هەولێر سوپاس دەکەین جارێکی کە بە ناوی خۆشم و بە ناوی بینەرەکانیشەوە جارێشکە سوپاس بە ئێوەش بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارشمان تاکو بێ گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ